إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برا مسلمان كانم أواني لدروان أتوان بين جورة ولا جورة ومجال هي بابين جورة وباشترو هم جوان لو تارك أبي وهم سرماشي النبي. خۆشەویستەکانم، ئەمڕۆ چینە خزمەتی فەرمایشتێکی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم. ئەبوو هورەیرە بۆمان ئەگەڕێتەوە، خوای لێ ڕازی بێ، ئەفەرمێ: قال رسول الله صلى الله عليه وسلم: المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف، وفي كل خير. احرص على ما ينفعك، واستعن بالله ولا تعجز، وإن أصابك شيء فلا تقل لو أني فعلت كذا وكذا، فلا تقل لو أني فعلت كان كذا وكذا، ولكن قل قدر الله وما شاء فعل، فإن لو تفتح عمل الشيطان. إمامي مسلم أم حديث مان بو أجريتوا. فرمایشتەکەی پێغەمبەر صلى الله عليه وسلم بكردي: باوەڕداری بەهێز چاکترە و خۆشەویسترە لە لای خوای پەروەردگار لە باوەڕدارێکی لاواز، ئەگەرچی لە باوەڕداری لاواز و لە باوەڕداری بەهێزیشە هەر خەیر و چاکە هەیە، بەڵام بەهێزەکە لە لای خوای تەعالا خۆشەویسترە و بە چاکتر ناوی بردووە خوای تەعالا. دائما سوور بە لەسەر ئەوەی کە قازانجتی تایە و پشت بەخوای پەروەردگار بۆچە و پەنا بگرە بەخوای تەعالا و بێهێز مەوە و عاجز مەوە. و ئەگەر شتێکت توش بوو لە دنیاە، مەڵێ ئەگەر وام بکردایە و وام نەکردایە تووشی ئەوە نەئەبووم، بەڵکو بڵێ ئەمە قەدەری خوایە وخوا هەر شتێکی ویست ئەیکا. چونکە ئەگەر بڵێ ئەگەر وام کردایە و ئەگەر وام نەکردایە، ئەو ئەگەرانە دەرگای شەیطان ئەکاتەوە. خوا نەخواست ئەو ئینسانە ناڕازی ئەبێ بە قەدەری خوا، و لەوانەیە تووشی بێئومێدی و ڕەشبینیش ببێ لە دنیا. ئەم فەرمایشتە خۆشەویستەکانم ئیمامی موسلم بۆمان ئەگەڕێتەوە. هەندێک ڕوونکردنەوەی زیاتر لەسەر ئەم حەدیثەی پێغەمبەر ئەدەین صلی الله عليه وسلم. باوەڕداری بەهێز لای خوا چاکترە و خۆشەویسترە لە باوەڕدارێکی بێهێز، ئەگەرچی هەردوویان هەر خێریان تایە. یعنی چی باوەڕداری بەهێز؟ هەر وشەی یەکەم باوەڕداری بەهێز ئەوە ئەگەیەنێ کە
ئەو کەسە باوەڕدارە خاوەن عەقیدە و بیر و باوەڕێکی پتەوە. یعنی ئینسانی مسلمان ئەبێ کەسێکی خاوەن عەقیدەی پاک بێ، ئەهلی تەوحید بێ، شەریک بۆ خوا قرار نەدا، باوەڕی بەخوای خۆی قایم بێ، باوەڕی بە پێغەمبەران و بە تایبەت بە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم زۆر بتەو بێ، باوەڕی بە مەلائیکە و بە ڕۆژی قیامەت و بە قەزا و قەدەر و بەو قورئانەی کە خوای تەعالا بۆ پێغەمبەر ناردوێتی زۆر بەهێز بێ. کاتێ قسە ئەکا قسەکانی لە کەسێکەوە دەرئەچێ کە باوەڕێکی تەواوی بە قسەکانی خۆی هەیە، کاتی هەنگاو ئەنا و کار ئەکا هەر کارێک لە ژیانە بە هەنگاوێکی جێگیرانەوە ئەیکا، چونکە باوەڕێکی تەواوی هەیە بەو شتانەی کە ئەیکا. کاتێک کە مناقەشە ئەکا ئەم تەواو متمانەی هەیە بە قسەکانی خۆی لە کاتی مناقەشە و مجادلەیە لەگەڵ بەرامبەرەکانی خۆیان، لەگەڵ ئەوانەی کە ڕوبەڕووی ئەبنەوە. کاتێ بیر ئەکاتەوە ئەم ئەزانیە لە چی منطەلقێکەوە خاوەن پەیامە، هیچ دوو دڵ نییە، پەیامێکی پێیە. ئەوە ئینسانی مسلمانە، یعنی ئینسانی مسلمانی بەهێز کە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم باشترە لە مسلمانێکی بێهێز، یعنی عەقیدەیەکی زۆر بەهێزی هەیە، خۆی پڕچەک کردووە. جاری وا هەیە ئەو عەقیدەیە لە پیاوێکی پیرە هەیە، لە ئافرەتێکی پیرەژینە، مەرج نییە ئیلا لە گەنجە هەبێ و لە گەنجێکی خوێنەوار و شارەزا لە دینەکەی. کۆمەڵێکی مولحید و بێدین چوو بوون مناقەشەیان لەگەڵ پیرێژینەکە کردبوو، وتوبیان ئەم پیرێژنە ئێسا هیچی پێ نییە، سەر ئەنێنە سەری هەر بۆ خۆشی و لە دینەکەی خۆی ئەیخەینە گومان. وتوبیان دایەگیان تۆ نوێژەکەی بۆ کێ نوێژەکەی؟ وتوبووی بۆ خوا. ئەوتویان تۆ خوات بینیوە؟ کامە خوایە؟ خوامان پێ پیشاندا تا ئێمەش نوێژی بۆ بکەین. ئەویش بزگەیەکی بۆیان کردبوو تەشیەکەی دەسی کە خەریکی تەشی ڕێستن بوو، گردبووە دەسەوە توی ئەیسا ئەم تەشیە من ئەلەوێدا ئەنم یەک ساڵتر بێیتەوە هەر لە شوێنی خۆیان نییە، هیچی ڕێساوە لەم خوریە تویانە. ئەیوتوی ئەمەی کە ئەیبینین ئێمە شەو و ڕۆژ، خۆر و مانگ، زستان و پاییز و بەهار و هاوین، ئەمە هەر هەمووی تێت و ئەڕوا، ئەمە بەڵگە نییە لەسەر ئەوەی کە خوایەک ئەماڵە سوڕێنێ. درەوان بۆیان دەرکەوتو بوو کە حتا توانای ئەوەشیان نییە بەرامبەر بە پیرێژنێکی خاوەن عەقیدەی مسلمان مناقەشە بکەن کە هیچ خوێنەواری نییە. ئینسانی مسلمان ئەبێ زۆر جێگیر بێ لەسەر بیر و باوەڕەکانی، دوای ئەوە بێ خاوەن عیبادەت و پەرستشێکی تەواو بێ. هەرگیز ئینسانی مسلمان نابێ ڕازی ببێ نوێژە فەرزەکانی بڕوە. گرنگترین شت لە لای ئینسانی مسلمان نوێژە فەرزەکانێتی، زۆر گرنگە لە لای، لە پاش عەقیدەیەکی پاک، بیر و باوەڕێکی پاک، نوێژ. هیچ شتێ زانایان مانوتوانە هیچ شتێ ئینسان کافر ناکە لە کردەوەکان وەکو نوێژ. ئەگەر ئینسان نەیکا خوا پەنامان بدە ئیتر زۆر لە ئیمانی خۆی بترسێ. و بە تایبەت نوێژی بەیانیان ئینسانی مسلمان ئەبێ خۆی قایم کە، ئەگەر سستیەکی تایە لە نوێژی بەیانیانە خۆی قایم کە. ئەگەر ئەزانێ نوێژی بەیانیان داوات لی ئەکا تۆ زوو بخەوی، ئەبێ زوو بخەوی، نابێت چاوەڕوانی یاری تۆپتۆپێن بی، لەبەر خاتر یاری تۆپتۆپێن نوێژێکی فەرزی بەیانیانت بڕوە. نابێت لەبەر خاتر هیچ شتێ نوێژێکی فەرزت بڕوە، هیچ شتێ تەحەدا ئەکەم، هیچ شتێ شایستەی ئەوە نییە تۆ نوێژێکی فەرزت بڕوە، ئیلا مەگەر شەرع مەجالی دابێ، قەسر و جەمع کە شەرع مەجالتی پێدابێ. ئەگەر نوێژی بەیانیان داوا بکات جەرەز دانەی، مۆبایلەکەت تەوقید بکەی، مۆبایلەکەت تەوقید بکەی، خەمی نوێژەکانت ببێ، ئەوە مسلمانی بەهێزە.
مسلمانێک گوێی نەداتە نوێژەکانی کەی ئەڕات و کەی ناڕوا و مەغریبە و ئەڕۆی کیلۆیشتی لابسێنی وەڵڵاهی خەریکە خۆر ئاواوێ بە نوێژی عەسرم نەکردەوە نوێژی عەسر بکەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەوە نوێژی منافقە چاوەڕوانەکە تا خۆر خەریکە ئەچێتە سەر کەل و ئەم جا هەڵەسێ 4 ڕکات نوێژەکە. ئەوە نوێژی منافقە، نوێژی مسلمان نییە. مسلمانی بەهێز وان نییە. مسلمانی بەهێز زەکاتەکەی دوا ناخا لەو مەوعیدە یەک ڕۆژ دوای ناخا، چونکە لەوانەیە کەسێ بمرێ، کەسێ شتێکی بەسەرا بێ بەهۆی پارەک، ئەمیش ئەمانەتە لەلای مسلمانی بەهێز. ئەزانێ زەکات و پارە ئەو پارەی کە فەرزە دەریکا لە ماڵەکەی ئەزانێ ئەمانەتە، ناڕوا کەم تەرخەمیتیا بکە، ناڕوا کەم تەرخەمیتیا بکە، ئەمانەتە. خوا وتوێتی لە سەر ساڵا دەریکە ئەبێ لە سەر ساڵا زوو دەریکەم، دوای ناخەم 1 دقە، لەبەر ئەوەی ئەمری خوایە. مسلمانی بەهێز ڕۆژووی ڕەمەزان لەبەر خاتری هیچ عوزرێک نافەوتێنێ ئیلا عوزرێک کە خوا مەجالی پێدابێ و شەرع مەجالی پێدابێ. ئەگەر ڕێگای بۆ ئاسان بوو بڕوا بۆ حەج دوای ناخا، چونکە ئەترسێ لەوانەیە بمرێ بۆ ساڵی داهاتوو نەتوانێ بڕوا بۆ حەج، یا پەکی بکەفێ یا نەتوانێ یا پارەی نەمێنێ. ئەوە مسلمانی بەهێزە. مسلمانی بەهێز، باوەڕداری بەهێز خاوەن ئەخلاقێکی زۆر جوانە، زۆر تەکید لەسەرەوەکە درۆ نەکا، چونکە ئەزانێت درۆ سیفاتی منافقە. زۆر تەکید لەسەر ئەوەکە وعد خلاف نەکا، و لە پێناو ئەوەیە وعد خلاف نەکا ئامادەیە قوربانی بدە، ئامادەیە قوربانی بدا بۆ ئەوەی تووشی ڕوڕەشیەک نەبێت زەرەر لە دینەکەی بدا. کاتێ شتێک ئەفرۆشێ خەمیە خوا، نەوەک ئەمە فێڵێکی تیابێ یا شتێکی تیابێ ڕاستیەکان ئەڵێ، چونکە ئەو خەڵکە بە ڕیشەکەی ئەم خەڵەتاون، ئەمیش ڕیشەکەی خۆی بە هەزارەها و بە ملیۆنەها پارەی ئەم دنیای ناگۆڕێتەوە، چونکە ئەو ڕیشە ڕیشی ئیمانە، نەک ڕیشێکی عادی، نەک تووکێکی عادی، نەک چەناکەیەکی عادی، بەڵکو ئەوە ئیمانەکەیە وا ئەکە ئەو ڕیشە قیمەتی ببێ. خۆ خەڵکانی ترەیە ڕیژیانەیە و خەڵک قەشمەری بە ڕیشیانەکە، بەستو ئەو ڕیشە ڕیش ئیمانە، بۆیە ڕێزدارە، چونکە ئەمری خوایە. لەبەر ئەوە پیاوی ئیماندار حەساب بۆ هەموو وعدێکیەکە. لەبەر ئەوە سەیرەکەی کاتێک شتێک دێنێتە بازاڕۆ، شتێکی پاپ دێنێتە بازاڕۆ، فێڵ و فرتی تیانە عادی نییە بڵێ بە نرخی ئەسڵ بیفرۆشێ. کاتێ سیارەیەک ئەفرۆشێ یا ماڵێک ئەفرۆشێ فێڵەکانی دەرەخا هەمووی ئەڵێ ئاوایە ڕاستی، چونکە ڕزقێک خوا نەینێرێ بە ڕێگای حرام بێ نەبوونی باشترە. لەبەرەوە پاکە، دەستپاکە، فێڵ ناکە. ئەوەنەی کە خوا مەجالی پێداوە لەو ڕێگایی کە خوا مەجالی پێداوە جوولە جوولەکە، لەوە زیاتر نە. بۆیە مسلمانی ڕاستەقینە خاوەن ئەخلاقێکی پاکە، هەموو خەڵک خۆشیانەوێ. هە لەبەر ئەوەیە خوای تەعالا ئەفەرمێ، یعنی ئەمە منهاجی بەرنامەی ئینسانی مسلمانی بەهێزە، خذوا ما ئاتەیناکم بقوة، ئەو پەیامەی کە خوا پێتانی داوە بیگرن بە بەهێزەوە بیگرن. یا یحیا خذ الكتاب بقوة، ئەی یحیا ئەم پەیامەی خوات کە هەڵگرت بە بەهێزەوە هەڵی بگرە، پیاوی ئەو پەیامە ببە. زۆر ناشرینە ئینسانی مسلمان خاوەن پەیامی ئیسلام کتابی خوای بە بەهێزی گرت بێ، زۆر بەهێز بێ، خەڵک قەشمەری پێ بکە، بڵێ تخوا ئەوە مسلمانەکەیە، ئەوە مسلمانەکەیە، نە لە ئەخلاقە نە لە ڕەوشتە، لە هیچیا دیار نییە مسلمانە. مسلمانی ڕاستەقینە ئاوایە. مسلمانی ڕاستەقینە حتا هەوڵ ئەدا لە لایەنی لاشەی و جەستەییشەوە لاشە و جەستەی خۆی بپارێزێ، حەساب بۆ دگانەکانیشی ئەکا، بۆیە ئەیشوە، بۆیە سیواکیەکە، لەبەرەوەی دگانەکانیشی نەکەوێ حتا ئەو ڕۆژەی کە بمێنە لە ژیانە دگانەکانی، چونکە جاری وا هەیە براینە حتا دگان تەئسیرەکە، حتا دگان تەئسیرەکە لەو پەیامەی کە پێتە، واللهی تەئسیرەکە. حتا
جلو بەرگەکەت، حتا سەرشانەکردنەکەت، هەتا گرنگیدانت بە ڕیشت، هەتا گرنگیدانت بە هەموو شتێکی ژیانت زۆر گرنگە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە فەرمێ وأعدوا لهم ما استطعتم من قوة. چەند خۆشە ئێمە تاک مسلمان هەوڵ بدەین خۆمان بگۆڕین، خۆمان چاک بکەین، خۆمان بکەینە مسلمانێکی ڕاستەقینە. دوای ئەوە طبعاً ئەگەر تاک گۆڕاین خێزانەکانیشمان ئەگۆڕێت، چونکە تۆ ژنێک دێنی ژنەکەش وەکو خۆت وابێ. دوای ئەوە مناڵەکانیشت وا پەروەردەکەی کە من مناڵەکانم وا پەروەردە کرد، تۆ وا پەروەردەت کرد، بووین بە خێزانێک 2 3 4 هەمووی خێزانێکی مسلمانی چاک، کۆمەلگایەکی باش. ئەو کاتە پێویستی بە ئەم هەموو بەزم و بالۆرە نیەوە ئیسا ئەکرێ. واللهی مجتمع و کۆمەلگایەکی باشمان هەبێ هیچ کار بەدەستێکی خراپ ناتوانێت بێتە ناومان، هەر ناتوانێت بێتە ناومان. نەک بێ پارەکەت بدزێ، نەک بێ ماڵەکەت بخوا، نەک بێ بە زۆر و زۆرداری زوڵم بکاتە سەرتا. هیچ کەسێک ناتوانێت زوڵم بکات ئەگەر بێت و مجتمعەکە مسلمان و ڕێک و پێک بێ. خۆ هەر لە ناو مجتمعی خراپە کە زۆرینەی خراپ بێ و لار بێ، دائیمەن خەڵکی لار دێ. كيفما تكونوا يولى عليكم. دڵنیا بن خۆتان چۆن بن یا زۆرینەتان چۆن بن کار بەدەستەکانیشتان وا بن. کەوابوو ڕێگای ئیسلاح و چاکسازی قیڕەخیر نییە، قەسەم بەخوا دەنگ بەرزۆکردن نییە، هەڵبەزین نییە. ئەمانە هیچی من ناڵێم باسی حەڵاڵ و حرامەکەی ناکەم، بەس ڕێگای چاکسازی لەوەیە خوای تەعالا فەرمێ إن الله لا يغير ما بأنفسكم إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. حتى خوت نگۆڕی هیچ ناگۆڕێ. کەوابوو گۆڕانکاری لە فەردێکەوە دەستی پێکات، لە تەنیا نەفەرێکەوە دەستی پێکات. دوای ئەوە مجتمعێکی پاک و چاک. ئەو مجتمعە وای پێدێ کاتێک بە فەڕەنسا یا بە بەریتانیا یا بە دەنیمارک یا بە هەر وڵاتێک کە بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بێ ئەدەبیەکەکە، هیچ سوودی نییە ئێستا تو بڵێ وەڵا کاکە من مقاطعی فەڕەنسا ئەکەم یا هەڵسی مزاهرە نازانم چی، ئەم شتانە سوودی نییە. من کە جلوبەرگەکەم لە ئەوانەوە بێ، قماشی جلوبەرگەکەم لای ئەوانەوە تێ، تەنانەت دوورینەکەیشی ئێستا لە لای ئەوانەوە دێ. من کە سیارەکەی ژێرم هی ئەوان بێ، من کە پێڵاوەکانی پێم هی ئەوان بێ، من کە ئەو نانە و ئاوەی ئەیخۆم هی ئەوان بێ، هەموو شتێکم لەلایەن ئەوانەوە بێ. لەکوێ توانم بەرامبەر ئەوان بۆستم؟ ئەمە کەی ئەوەیە کە خوای تەعالا فەرمێ وأعدوا لهم ما استطعتم من قوة. ئەگەر بڵێن ئەی چی بکەین، هۆکارەکەی معنای وایە گەڕێت و ئێمە خاوەن عەقیدەی بەهێز نیمە، چونکە ئێمە خۆمانمان ئیسلاح نەکردە، عیبادەتمان بەهێز نییە، ئەخلاقمان بەهێز نییە، ژیانمان لەسەر هێزدا نەمەزراندووە، لەبەر ئەوەمان بەسەر دێ. چارەسەریش ئەوە بگەڕێینەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم بە 23 ساڵ دەوڵەتێکی دروست کرد، بوو بەهۆی ئەوەی کەوا 2 دەوڵەتی زۆر بەهێزی جیهان کە هەموو جیهان بەدەستیانەوە گیری کردبوو بە ستەمیان لەژێر ستەمی ئەوانە ئەژیان، بریتی لە دەوڵەتی فارس و لە دەوڵەتی ڕۆم، هەردووگیان لە شوێن خۆیانە پوکانەوە ئیسلام جێگەی گرتنەوە. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم لەکوێوە دەستی پێکرد؟ لە خودی خۆیەوە، گۆڕانکاری لە پێغەمبەر صلی الله علیه وسلم. مسلمانانیش پێغەمبەریان کرد بەسەر مەشق وەکو پێغەمبەر. وڵاتی عەرەب کە وڵاتێک بوو یەکتریان ئەخوارد، ئەم عەشرەتەکە ئەو عەشرەتەکە ئەخوارد، هەمووی پەرتەوازە، کەس نەیوێرات سەفەر بکا بۆ شوێنێک لە ترسی ئەوی ترا. ئەم مجتەمەعە پوکاوە، ئەم کۆمەڵگا بێسەروبەرە بوو بەهۆی ئەوەی کەوا مجتەمەعێک و کۆمەڵگایەک پەیدا ببێ، هەموو جیهان لێ ئەترسا و هەموو زلهێزەکانی جیهانی لەناو برد. گۆڕانکاریەکان لە خودی پێغەمبەرەوە دەستی پێکرد، پاشان سەحابە پێغەمبەریان کرد بە قودوە و بەرەبەرە کۆمەڵگا گۆڕا. ئەوەیە ڕێگای گۆڕانکاری. المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف. ئەوەیە خۆشەویستەکانم، جابە ئاگادار بین، ئاگامان لە خۆمان بێ. ئێمە زۆر جار ڕێگاکانمان لێ تێک ئەچێ. ئەمجا خوای تەعالا ئەفەرمێ، پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم احرص على ما ينفعك. لە ژیانە 3 جۆر شت هەیە، سوود و قازان. شت وا هەیە قازانجی تایە بۆ دین و بۆ دنیات، بۆ دنیات و بۆ قیامەتت. شت وا هەیە زەرەری تایە،
بۆ دنیات و بۆ قیامەت شتی واش هەیە زەرەر و قازانجی دیار نییە یعنی هەردووگی تایە زەرەرشی تایە و قازانجیشی تایە بەرامبەر یەکە ئینسانی مسلمان نەک تەنها واز لە زەرەرەکە دێنێ واز لەوەش دێنێ کە زەرەرەکەی دیار نییە یعنی زەرەر و قازانجەکەی بەرامبەر یەکە ئەڕوا بۆ کامیان ئەڕوا بۆ ئەوەیان کە قازانجی دین و دنیای تایە بووی ئەی ئەگەر شتێت ئەمجا لێرە شتێتر دێتە پێشۆ هەنێ شت هەیە قازانجی قیامەتی تیتایە قازانجی دنیایی تیتیانیە یا بەعەکسۆ دنیاییان قازانجەکەی بەس قیامەتیان لە دەست دەرەکە ئەو کاتە قیامەت ئەدەی بەسەر دنیایە ئینسانی مسلمان کە ئەگەر هەڵبژاردن کەوتە نێوانی قیامەت و دنیا قیامەت هەڵەبژێرێ قازانجە قیامەتێکە تەکید بە ئەو قازانجە قیامەتێکە لە ئەخیرە قازانجی بۆ دنیاتیش هەیە بەس تۆ پێی نازانی بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ تۆ سوور بە لەسەر ئەوەی هەر شتێک قازانجی تایە ئەمڕۆ مسلمانان تەحەدا ئەکەم زۆرینەیان سوور نین لەسەر ئەو شتانەی کە قازانجی تایە بۆیان بۆ نمونە مناڵەکانمان ئەڕۆین ئایپاتی بۆ ئەسێنین 10 ساعات 15 ساعات چاویا لەسەر ئەو ئایپاتەیان ئەو مۆبایلە مناڵێکیشە چاوی خەریکە لە دەسەدا گوێی لە دەست ئەدا تەرکیزی نامێنێ عەقڵی زەعیفە بێ گشتمانیش بۆ یەکڕی خۆمان هەزارەها شت هەیە زەرەرمانی تایە 100% ئەیشیکەین من کاتی ئەمریکا هات عێراقی داگیر کرد کە ناونراوە پرۆسەی ئازادی هیچ ئەوە عێراق زاڵمێک حکمێ کرد بەس ئەویش هات داگیری کرد و فەوتانی هەنێ کەس دڵیان خۆش بوو وتیان ئەمریکا دێ بەیانی ئەمەش وەک یابانمان پێدێ چۆن یابانی داگیر کرد و دوایەوە بوو بە یابان ئەڵمانیای داگیر کرد و بوو بە ئەڵمانیا وتم قەسەم بەخوا ڕۆژێ دێ ئەو زەرعاتەشی هەمانە قیمەتی نامێنێ ئەویش نایەڵێ ئەو حەیوانەیش کە بە خاوەنێکین لە دێهاتەکان ئەویش نایەڵێ وامان پێ ئەکا هەر هەمومان چاوەڕوانی ئەو دوو فلسە موچە ئەبین کە خۆی ئەمرەکا بدرێ پێمان هەتا ماوەیەک دوایەوە لێمان شێگرێتەوە هیچ ئیشێکی تریش نامێنێ نە زەرعات نە حەیوانداری نە هیچ نامێنێ ئەم عالەمە هەمووی دەمدا چەقێنێ و ئیتر بێوێ ئەمان مرێنێ بیشێوێ ئەمان ژێنێ بەڵام بە زەلیلی و بە کۆیلایەتی ئەم قسەی منە 2003 بوو ئێسش بزەبت وایە وەلە وتاری شاباسم کردو وتارەکانیش تەسجیلە چونکە ئێمە موجتەمەعێکین چاوەڕوانین بێگانەیەکی کافری بێدین بێ ڕزگارمان بکە نەوەڵڵاهی ئەبێ لە ناو خۆمان و خۆمان ڕاستکەینەوە بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئاگادار بن ئەمجا پشتیش بەخوا بۆسە چەند ئازابی چەند زیرەک بێ ئەبێ پەنا بەخوا بۆسی چونکە مسلمان دائما ئەزانێ خوا پشت و پەنایەتی زۆر شت هەیە دێتە پێشەوە یعنی دنیاییان بە لێکدانەوەی دنیایی تۆ سقوتەکەی بەس بە پشت بەستن بەخوای تەعالا سەرکەوتوو ئەبی ئینشاء الله ولا تعجز بێئومێد مەبە بێئومێد مەبە ئێستا من ئەم قسانە بۆ ئێوە ناکەم تا بێئومێد ببین من ئەم قسانە بۆ ئێوە ئەکەم تا ڕێگای ئیسلاح و چاکسازی بە ئێوە پیشان بدەم کە پێغەمبەر صلی الله علیه وسلم وای فەرمووە ڕێگای چاکسازی ئەوەیە من عەقیدەکەم پتەوکەم نوێژەکانم مەزبوط کەم ئیتر چتی تر لە دەرەوەی ئەمە من لە دەرەوەی خۆ چاککردن هەوڵ بدەم شتێک بکەم والله براینە من خۆم خراو بم معقول نییە بتوانم دنیا چاک بکەم شتیوان نییە ئەبێ لە خودی خۆمان و دەستی پێ بکەین پاشان ئەگەر شتێکیشمان توش بوو لەم دنیاە یعنی جاری وایە تۆ تەختی دانەی شت تەرتیبەکەی بەڵام شتەکە بەو شێوە دەرناچێت کە تۆ داتناوە تووشی مصیبەتێک ئەبی لە دنیاە قەت مەڵێ ئەگەر ئەمەم بکردایە ئەوە بکردایە وا ئەبوو ئەگەر نەڕوایە بە سلێمانی لە ڕێگا تووشی حادیسە نەئەهات ئەمەنە بەم ڕێگایە هات و ڕۆی تا تووشی حادیسە هات و تیاچوو ئەوەنە وای کرد و وای کرد تا تووشی ئەوە بوو ئەگەر من حساباتێک خانوویەکم هەبوو ئەو کاتە نەم فرۆشتایە لە هەرزان لە گرانیەکەیە ئێستا پارەیەکی زۆرێ کرد ئاوا بیر مەکەرەوە ئەگەر وا و ئەگەر وا ئەم لە دوای ئەگەرە بڕۆی شەیتان خۆچی سفادەیەکێ تازە قسەکان تەنها خەم و خەفەتت بۆ دێنێ بەڵکو بڵێ ئەمە قەدەری خوایە ئینسانی مسلمان ئەبێ تەسلیمی قەدەری خوا بێت تازە شتێک ڕوویدا تەسلیمی قەدەری خوا بە چونکە ئەم ئەگەرانە دەرگای شەیتان ئەکاتەوە ئینسانی مسلمانیش نابێ دەرگای شەیتان دەرگای شەیتان بکاتەوە بێ ئومێد دەکا هەر ئەوەنە حەساوە دەرگای شەیتان کرایەوە بێ ئومێد دەبی بەخوا بێ ئومێد دەبی بەڵکو ئەبێ دەرگاکان داخەی و ئومێد بەی بە خۆت و سەر لە نوێ یعنی خەڵکەیە مامۆستا دکتۆر نابلوسی ئەفەرمێ خەڵکەیە ژنەکەی ئەمرێ ئیتر تەواو
دەستە پاچە ئەبێ حتا ئەمرێ هەر لە ماڵە دانیشتۆ خەریکی خەفەتە. خوا وای وتووە، خوا وای وتووە کە کەسێکی خۆشەویستت بمرێ ئیتر تۆش بمری؟ نە وەڵڵاهی خوا فەرموویەتی بڵێ ئەمە قەدەری خوایە، خوا دایناوە عمری ئەم ئەوە نەبێ لە پاش عمری ئەو ئەبێ من بەردەوام بم لەسەر دنیا، چون ئەم دنیاە بۆ ئەوە دانراوە تۆ لە دنیا کۆشش بکەیت و بۆ خۆت بۆ خەزیێنەکەی خۆت بۆ خەزیێنەی ماڵ و مناڵت چاکە خڕکەی. ئەی خۆ نابێ لە پاش مردنی کەسی ئەوەکانتر هەمویان لە ژیان بێزار ببن و هەتا ئەمرن. لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەصحابە دانەنشتن دەستە سەر ئەژنۆ حتا هەمووی تیاچێ، بەڵکو یەشتان پێغەمبەر صلی الله عليه وسلم جەنازەکەی نەنرا بووە قەبر، مسلمانان خەلیفەی دوای پێغەمبەریان هەڵبژار ئەمجا خەلیفە فەرمانی کرد جەنازەکەی بنرێ لە قەبر. ئەبێ ئەمە ببێ بە دەرز بۆ ئێمە، ببێ بە پند بۆ ئێمە. ژیان لە پاش هیچ کەسێ ڕاناوەستێ و لە باش هیچ شکستێک دنیا ڕاناوەستێ. یەکێک لەو سیفاتانەی کە عەمری کوڕی عاز باسێکە لە صحیحی موسلیمە لە سیفاتی ئەهلی کتاب، لە سیفاتی مەسیحیەکان، یعنی ئەوانەی کە خۆیان ئەڵێن مەسیحین، ئەڵێ یەکێک لە 5 سیفەتیان باسەکە لە صحیحی موسلیمە تۆ زۆر گرنگە. یەکێک لەوانە ئەوان لە پاش هەموو شکستێ لە هەموو کەس زووتر هەڵەسنەوە، لە پاش شکست زوو هەڵئەسنەوە. ئەوەش زۆر زۆر گرنگە، ئەوەش زۆر زۆر گرنگە. ئینسانی مسلمان هەر شکستێکی بەسەر هات زوو هەڵسێتەوە، بۆیە ئەوان پێشکەوتن. لە پاش حربی عالەمی جەنگی جیهانی یەکەم و دووهەم ئەوروپا دەیەها ملیۆنی لێکوژرا. سەیرەکەی بوون بە ئەم ئەوروپایە کە هەموو دنیا گشتی 20 ساڵی پێ نەچوو، بوون بە ئەو ئەوروپایە کە ئەیبینی لەلایەن پێشکەوتنی دنیایەوە نەک لەلایەنی ڕۆحیەوە. داواکارم خوای تەعالی بخاتە ناوجوانەکانی خۆی هیدایەتمان بدە، ڕەحمان پێ بکە، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە، یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی لەو کەسانەمان بگێڕی کە بە ڕاستەقینەی پێغەمبەر ئەکەن بە پێشەوای خۆیان، بە ڕابەری خۆیان، بەسەر مەشقی خۆیان. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی، ڕەحم بە مردوەکانمان بکەی، حاڵمان بەرەو باشتر ببەی یا رب العالمین. یا ڕەبی ماڵ و مناڵمان ساڵح بکەی، یا ڕەبی کاربەدەستانمان ساڵح بکەی، یا ڕەبی دووبەرەکی و تەفریقە لە ناو وڵاتمانە کەم بکەیتەوە نەیهێڵی یا رب العالمین. یا ڕەبی دیندارێتی و ئاڵای ئیسلام شەکاوە بێ لە هەموو وڵاتانە بە تایبەتی لە کوردستانە. ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خۆشەویستەکانم، رازیبوون بە قەدەری خوا کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر هەر مصیبەتێکت توش بوو بڵێ ئەمە قەدەری خوایە و مەڵێ ئەگەر وابوو ئەگەر وابوو وا ئەبوو. ئەو دەرگایانە مەکەرەوە، هەر کەسێ تەسلیمی قەدەری خوا ببێ سبحان الله ڕازی ئەبێ بە بەشی خۆی، ڕازی ئەبێ و لە ژیانە زۆر خۆشبەخت ئەژێ. بەس ئەو کەسانەی کە تەسلیمی قەدەری خوا نابن سبحان الله دائیم ناڕازین. خەڵکتان بینیوە لە دەمچاوی خۆشی ناڕازیە، عملیاتی لوتیەکە تەجمیلێکە، دوای لوتی ئەمجا بەرەوێتە بانچاوی، بانچاوێکە ئەمجا بەرەوێتە لێوی، بەرەوێتە گوێچکی، بەرەوێتە نازانم چی، هەوڵ ئەدا کرێم. ئەم کرێم لە دوای ئەو کرێم، من کەسێکە ناسم لەگەڵ کۆمپانیایەکی کرێمە ئیشەکە، ئەڵێ مامۆستا باشترین خێری هەیە. ئەڵێ بۆچی؟ ئەڵێ وەڵا ئیتر هەروە ژنە و گشتی خەریکی کرێم سندنە، تۆزی ئەسمەرە ئەیەوێ بە سعر زۆرداری خۆی سپیکاتەوە، تۆزێ مەسەلەن دووسێت مەسەلەن خاڵا لە دەمچاوە ئیتر ئاگری گردووە ئەو خاڵانە چۆن لادە، ئیتر ناڕازی حتا لە دەمچاو خۆی، ناڕازیە بە پیاوەکەی. پیاوێکێتر ئەدوێنێت ژنەکە وەسفی هێڵاتەوە، لەوانەیە وایش نەوێ تەمان ژن هەیە هەر بۆ ئەوەی خەڵکی تر خەفەت بخوا، پیاوەکەی ئەکاتە مەلایکە، ئیتر ئەم لەیلاوە خەفەتە خوا. پیاوەکەی من ئەمەکەی پیاوە من هەمە، بە پیاوەکەی خۆی ناڕازیە. هەیە پیاوەیە تەبعەن لە ژنەکەی خۆی ناڕازیە. یعنی ژنێکی جوانی ڕێک و پێکی هەیە، ژنێکی هەیە یعنی مەسەلەن ئەغلب سیفاتی چاکی تایە، کەس نییە 100% بێ،
حەسەیرەکەی قوتەقوتێتی بە دوای ژنی ترا ئەیتر بە ڕێگای حرام بە هەموو ڕێگایەکە دەبەر بۆی ژنێکی بگا بە ژنێکی تر ناڕازیە بە بەشی خۆی ناڕازیە بە مناڵ کچی ئەوێت ئاگری تێبەرەوێت هەموو دکتۆرێکە بۆ ئەوی کوڕی ببێت کوڕی ئەبێ ئەمجا بە دوای کچە کچ و کوڕی ئەبێ ئەمجا بیرەشتی ترەکاتەوە یعنی ناڕازیە بە کوردەکەی ناڕازیە بەس ئینسانی مسلمانی ڕاستەقینە هەرچی خوا هێناوێتی ڕازیە و ئەسبابی شەکرێتە بەر من ئەسباب ناڵێم ئەگەر تۆ بۆ نمونە تۆ کا لە مناڵیە لوتت شکاوە گێڕێکی تایە تۆ نەڕۆی عملیاتی کەیت و ڕاستی کەیتەوە ئەمە لاریەک یان حادیسەیە بۆ چاکەکەیتەوە تۆ ئەگەر عیبێک لە گیان تابێ عیب بێ تۆ چاکەکەیتەوە هیچ مشکلەیەکی تیان نییە تۆ ئەگەر مناڵت نەبێ بڕۆی دکتۆر بکەیت و ئەمانە بۆی مناڵت ببێ چاکە بەس ئەوەندە زیاو لە حەد ناڕازی مەبە تۆ قەدەری خوا بگرە بەر ئەسباب بگرە بەر و دواییش تەسلیمی خوای پەروەردگاریکە ئینسانی مسلمان وایە ئینسانی مسلمان ئەسبابی گردووەتە بەر سیارەیەکی سیارەکەی مۆدێلی 2010 2009 2010 ماتۆڕێکی پاسکیلێکی هەیە ڕازیە بە بەشی خۆ کابرایەکە بوو پاسکیلی هەبوو هەموو جارێکە باسییانە کرد یانوت ئەی مام فڵان بۆچی پاسکیلەکەت ناگۆڕی بیکەیتە مەسەلەن شتێکی تروەمە لە کات هەرزانەکە جا لە پاسکیل باشتر هەیە هیچ مشکلەیەکی نییە بنزینی ناوێ ئیجازەی ناوێ چی ناوێ یعنی دڵی خۆی ئەداوە بە شتێلێک بۆ ئەوەی قسەکانی خەڵک باتە دواوە جاری وایە تۆ پاسکیلێکت هەیە ڕەحمەتێکە بۆت ئەوەنەی وەنەوشەیەکی کابرایەکی دەوڵەمەند چاکترە بۆت بە بەشی خوا ڕازی بە ئەمجا دنیاش خوای تەعالا تەوزیعی کردووە کۆمەڵێکی دەوڵەمەند کردووە شەو ڕۆژ حالە خەفەتە مشکلەیە سەحەتیان خراپە چیان حەزارە هەمە شاکلیانەیە کۆمەڵێکی تر فەقیرن بەڵام لاشەیان ساغا بەڵام یعنی دەیەها نیعمەتی پیان داوە خوای تەعالا هەموو کەسێ بە بەشی خۆی ڕازی بێ و ئەسباب بگرە بەر من ناڵێم لە شوێن خۆتا دانیشتە و چاوەڕوان بە وەکو ڕەجەب کابراوەتەنی لە ئاسمانەوەی بکەتە ناودەمی دەمدا چەقێنە نا هەوڵ بدە کۆشش بکە بەڵام بەڕێگای حەڵاڵ بەو ئەسبابانەی کە خوا حەڵالی کردو بەر قەزا و قەدەریش ڕازی بە ئەوێ خۆشبەختی ئینسان لە ژیانی دنیا إن الله وملائكته يصلون على النبي